سڵاتان لێ بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیواداری لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن ئەمڕۆ هەینی 30 پوشبەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 21 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. خۆپیشاندانی خەڵکی بۆکان دژ بە کۆماری ئیسلامی، ناڕزایەتی خەڵکی ویلا شاری سنا لە ئاز قەتعی ئاو، ئاگرزانی بە ئەنقەسی دارستانەکان لا مەریوان، چوونە سەرەوەی ڕێژێ زەبڵگەردی لە کرماشان و هەژاری لە ئەهواز، سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری سنا، ناڕۆنی چارەنووسێ بەندکراو لە شارەکانی شنە و سەراوڵا، پشتڕاستکردنەوەی سزای زیندانی چالاکێکی مەدەنی لە پارێزگای گیلان، بەڕێوەچوونی جەلسەی دادگای ڕێحانە ئەنساری نەژاد و سەپاندنی گەمارۆ بەسەر 14 بانگی عێراق لەلایەن ئەمریکا. درێژە هەواڵەکان. خۆپیشاندانی خەڵکی بۆکان دژ بە کۆماری ئیسلامی. بەپێ هەواڵی گەیشت و شەوی پێنجشەممە 29 مانگی پوشبەر، خەڵکی ئازادیخوازی بۆکان دژ بە گۆڕانکاریەکانی ڕژیم لە گۆڕستانی گیانبەختکردووانی ئەو شارە ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بە پێو راپۆرتە ڕۆژی ڕابردوو شارەزاری و فەرمانداری بۆکان بەکەندنی دەیان قەبر لە دەوروبەری مەزاری گیانبەختکردووانی ئەو شارە ویستیان ڕێگە لە کۆبوونەوەی خەڵکی ئازادیخواز لەسەر گۆڵکۆی قوربانیانی سەرکوتی ڕژیم بگرن و سیمای گۆڕستانەکە بگۆڕن. هەوڵی ناوەندە دەوڵەتی و ئەمنیەکانی ڕژیم کارزانەوەی توندی لێکەوتوێتەوە و خەڵکی ئازادیخوازی بۆکان بە کاتی شەو ڕژانە سەر شەقامۆ لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بە پێزانیاریەکان دوو لاو بەچەقەی هێزەکانی ڕژیم بریندار کراون و لاوێکی دیکەش بە ناوی پارسا مۆمەیەزی لە تێکەڵچوون لەگەڵ کەسێکدا گیانی لەدەستاوە. ناڕزایەتی خەڵکی ویلا شاری سنا لە ئاز قەتعی ئاو. بەپێ هەواڵی گەیشت و دانیشتوانی شارۆچکەی ویلا شاری سنا لە ئاز قەتعی بەردەوامی ئاو وەزاڵە هاتوون و ڕۆژی ڕابردوو ناڕزایەتیان دەربڕیوە. بە وسەی هاوڵاتیان ڕۆژانە ئاوی ئەو شارۆچکەیە بە ماوەی چەند سەعات قەت دەبێت و کاتێک پەیوەندی بە ئیدارەی ئاو و ئاوەڕواگرن وەڵام نادەنەوە. ناڕازیان دەڵێن بەهۆی قەتعی بەردەوامی ئاو دەستگای فێنکەرەوەی زۆربەی ماڵەکان سوتاوە و خەڵک بەهۆی گرانی و هەڵاوسانەوە توانای چاکردنەوەی نییە. جێگەی ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوو خەڵکی شارەکانی کرماشان، ورمێ، سونقۆڕ و مەهاباد لە ئاز قەتعی بەردەوامی ئاو ناڕزایەتیان دەربڕی بوو. ئاگرزانی بە ئەنقەسی دارستانەکان لە مەریوان. ڕۆژی پێنجشەممە 29 پوشبەر دانستانەکانی شاری مەریوان لە پێنجلاوە لەلایەن بەکرێگیراوانی ڕژیم ئاگردرا و زیانێکی زۆر بە ژینگە و سروشتی ناوچەکە گەیشت. بە پێ راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان، گەڕەکەکانی پشمەریوان پارکشنا، هەردی خەڵیفە پشت سێفەژوورە، هەردی کانی میران، هەردی نێو، هەردی کانی پەڵک لە چاوەک لەلایەن بەکرێگیراوانی سوپای پاسدارانەوە سوسێنراوە. هەروەها شەوی ڕابردوو زەمینەکانی دۆروبەری بولواری کامکاری سنا لەلایەن کەسانی نەناسرا و ئاگرزرا و خەڵک پاش چەند کاتژمێر توانیان کۆنتڕۆڵی بکەن. چوونە سەرەوەی ڕێژێ زەبڵگەردی لە کرماشان و هەژاری لە ئەهواز. بە پێوە گرتە ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە ڕێژێ زەبڵگەردی ژنان و پیاوان لە شاری کرماشان و ئاماری خەڵکی خێوەت نشین لە شاری ئەهواز بە ڕادێکی بەرچاو چووەتە سەرەوە. بە وسەی هاوڵاتیانی دانیشتووی کرماشان ڕۆژانە دەیان بابەت منداڵ، لاو، بە ساڵاچووی کچ و کوڕ لە شەقامە جۆراوجۆرەکانی کرماشان دەبینی کە لە نێو سەتڵی زەبڵدا بە شوێن پاروێگنان ئەگەڕن. لە حاڵێکدا ڕژیمی کۆنەپەرست بە ملیار تمەن پارە بۆ مەراسمی محەڕەم تەرخان دەکات. لەلایەکی دیکەوە وێنەی بنەماڵێکی هەژاری دانیشتووی ئەهواز بەدەستمان گەیشتووەکە چەند منداڵی کە مەنجامیان هەیە و لە گەرمای سەختی هاوین لە نێو خێوەتدا دەژین. بەڵام بەرپرسانی گەندەڵ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە نێو تەلار و کۆشکەکانیان پشووەدەن. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری سنا. محەممەد عوبەید حەقیقیان کارمەندی پێشووی دادگۆستەری سنا
لەلایەن لەقیەتی دادگای انقلابیە و شارە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. بە پێزانیاریەکان محەممەد عوبەید حەقیقیان ڕۆژی یەکشەممە 16 ڕێبەندانی 1401 دەست بەسەر و ڕۆژی شەممە 6 ڕەشەمەی 1401 بە زانانی وەستەقەی 500 میلیۆن تمەنی ئازادکرا بوو. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر بێبەش و پاش لێپرسینەوە بۆ گرتوخانەی ئەمنیەتی زیندانی سنە ڕاگوێزرا. ناڕوونی چارەنووسی 2 بەندکراو لە شارەکانی شنۆ و سەراوڵە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی 2 بەندکراو بە ناوەکانی ئەرەش قەیسەر بەیگی تەمەن 15 ساڵ و خەڵکی سەراوڵە ئیلام و یاسین سەمسام خەڵکی شاری شنۆ لە گرتوخانەکانی ڕۆژیم ناجیارە و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستیان بوون. ئەرەش قەیسەر بەیگی قوسابی تەمەن 15 ساڵ و خەڵکی سەراوڵە ئیلام ڕۆژی 8 پوشبەڕی ئەمساڵ پاش بانکێش بۆ دادگای و شارە دەست بەسەر و بەمبەستی خۆڕادەستکردنی براکێ لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە بە بارم تەگیرا. هەروەها یاسین سەمسام ڕۆژی 22 ڕەبەندانی 1401 و لە کاتی خۆپیشاندانەکانی شاری شنۆ دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاتی سوپای پاسداران ڕاگوێزرا. پشتڕاستکردنەوەی سزای زیندانی چالاکێکی مەدەنی لە پارێزگای گیلان. بەپێی راپۆرتی هێرانە دادگای پێداچوونەوەی پارێزگای گیلان حکمی 6 ساڵ و 9 مانگ بەندکرانی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری کوجسمەهان بە ناوی پەیمان فەرهەنگیانی پشتڕاست کردووەتەوە. پەیمان فەرهەنگیان ڕۆژی 2 جوزەردانی ئەمساڵ لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی دەست بەسەرکرا. ناوبرا بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نیزام، ئیجماع و تەبانی بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و ئەنجامەتی لە گروپە نەیارەکانی ڕۆژیم بە 6 ساڵ و 9 مانگ زیندان مەحکوم کرا کە زۆرترین سزا واتە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژی بۆ جێبەجێ دەکرێت. بەڕێوەچوونی جلسەی دادگای ڕێحانە ئەنساری نەژاد لە تاران. ڕۆژی دووشەممە 26 پوشوار یەکەمین جەلسەی دادگایکردنی ڕێحانە ئەنساری نەژاد چالاکی کرێکاری و ئەنجامی کۆمیتەی هەواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوی کرێکاری لە شاری تەران بەڕێوەچوو. ڕێحانە ئەنساری نەژاد ڕۆژی هەینی 8 گوڵانی ئەمساڵ بۆ لە کاتی هاتنی ڕۆژی جیهانی کرێکار هاوڕێ لەگەڵ 8 چالاکی سنفی و کرێکاری بەناوەکانی عەسەل محەممەدی، هیراد پیربۆداغی، ئانیشا ئەسەدوڵڵاهی، کامیار فەکوور، سەرڤناز ئەحمەدی، حەسەن ئیبراهیمی، ژاڵا ڕوحزاد و ئۆلدوز هاشمی لە کاتی چاوپێکەوتن لەگەڵ محەممەد حەبیبی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. لە سێدارەزانی بەندکراوێک لە زەنجان و ئەگەری لە سێدارەزانی بەندکراوێکی دیکە. ڕۆژی دووشەممە 26 پوشوار سزای لە سێدارەزانی بەندکراوێک بە ناوی ئایدین ئەمامی لە زیندانی زەنجان جێبەجێکرا. هاوکات ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری لە سێدارەزانی سەید محەممەد جەواد وەفای سانی لە زیندانی مەشهەد هۆشداریاندا. بەپێی راپۆرتەکان ئایدین ئەمامی پێشتر بە تۆمەتی کۆشتنی بە ئەنقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم کرابوو. لەلایەکی دیکەوە سەید محەممەد جەواد وەفای سانی بۆکسەری تەمەن 27 ساڵی خەڵکی مەشهەد کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی ساڵی 98 دەست بەسەر کرابوو ڕۆژی چوارشەممە 28 پوشبەر بەمبەستی لە سێدارەزان ڕاگوێزی بەندی تاکە کەسی زیندانی وەکیلاباتکرا و ناوەندەکانی مافی مرۆڤ خوازیاری ڕاگررتنی ئەو حکومە زاڵمانە بوون. مانگرتنی کامیۆنداران لە ئەزمیری تورکیا. ڕۆژی پێنجشەممە 29 پوشبەر کامیۆندارانی شاری ئەزمیر لە تورکیا دژ بە گرانی نرخی سوتەمەنی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتی مێدیەکانی تورکیا نزیکەی 300 شۆفێری کامیۆن و تانکری سوتەمەنی لە وەستانی ئەزمیر بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە گرانی نرخی سوتەمەنی مانیان گرت. دەستپێکی ئەو مانگرتنە لە دوای بڕیاری دەوڵەت بۆ گرانکردنی بێسابقەی نرخی سوتەمەنی بووە و
ئێستا نرخی هەر لیتر بنزین بۆ 37 لیر بەرز بووەتەوە. بردنە سەرەوەی نرخی سوتەمەنی ناڕزایەتی بەرینی کۆمەڵگای تورکیای لێکەوتوەتەوە و هاو ئاراستە لەگەڵ گرانی سوتەمەنی نرخی شتومەک لە وڵاتە دوو هێندە چوەتە سەرەوە و زۆرترین کاریگەری لەسەر ژیانی چینی هەژار و کرێکار بووە. دووە هەواڵ سەپاندنی گەمارۆ بەسەر چواردە بانکی عێراق لەلایەن ئەمریکا. ڕۆژنامەیە واڵ ستریت ژۆرناڵ لە زاری بەرپرسانی ئەمریکاوە بڵاوی کردەوەکە وەزارەتی خەزینەداری ئەمریکا بە سزادانی چوارزە بانکی عێراقی مامەڵەی دۆلاری بە مەبەستی سپیکردنەوەی پارە بۆ ئێران قەدەغە کردووە. بەپێ راپۆرتی ڕۆژنامەیە واڵ ستریت ژۆرناڵ وەزارەتی خەزینەداری ئەمریکا و بانکی فێدراڵی نیویۆرک چوارزە بانکی عێراقی لەوانە بانکی ئیسلامی ئەلموستەشار، بانکی هەولێر، بانکی ئیسلامی جیهانی و بانکی ئیسلامی زەینی عێراقی بە مەبەستی ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە بۆ ئێران تەحریم کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسپێر.